تا دێت پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشان دەکات بە جۆرێک لە نێو پێشێلکاریەکانی شەژمانجی ڕابردوودا تا ئاستی دەستگیرکردن و ئازاردان و شکانی کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانی تێدا تۆمەر کراوە. بۆ ئەمە بەستە ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان لە بەردەم تەلاری پەرلەماندا لە ڕێگەی کۆنگرێکی ڕۆژنامەوانیەوە سەرجەم پێشێلکاریەکانیان خستە ڕوو. دامەزراوەی پەرلەمانیش لە ڕیزبەندی پێشەوەی پێشێلکاران بەرامبەر با ڕۆژنامەنووسان هەژمار دەکرێت. کۆی پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان 71 پێشێلکاری بەرامبەر 140 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە کە بەم شێوەی خوارەوە بووە. لە شاری دهۆک زۆترین پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە کە 28 پێشێلکاری بووە. شاری هەولێر بە دووەمین شار دێت کە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە کە 27 پێشێلکاری بووە. پەرلەمانی کوردستان خۆی یاسای ژمارە 35 ساڵی 2007 تایبەت بەکاری ڕۆژنامەنووسی لە کوردستان دەرکردووە هەرخۆشی پێشێلی یاسایەکە دەکا کەواتە دەوێت بڵێن ئەم خولەی پەرلەمانی کوردستان خراپترین خولە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. ڕۆژنامەنووسانیش باز لەوە دەکەن لەسەرەوەی دوو یاسای بەرکار لە هەرێم کە یاسای بەدەستهێنانی زانیاری و یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەوانیە، بەڵام حکوومەتی هەرێم جیاوازی دەکات لە پێدانی زانیاری بەرامبەر با ڕۆژنامەنووسان. هەلبەتە پارێزگاها دهۆکێ زۆرترین پێشێلکاری تەنە تۆمارکردن یعنی ئەوە وەکو ئامارێت هەموو ڕێکخراوێت ku borê rojnamegeriyê kar dikin yanî diyar e ku li Duhokê gelek pêşêlkarî hene ev ji bo ye eger yanî heta nûkej yanî gelek kelûpelê gelek dezgîha nûkelayê hêzê emnî ne devera badînan yanî ew seqanîne ku seqayekî bijîn demokrasî bêtiye yanî azadiyê bîtin ku rojnamevan bişên têda karê xwe bikin. Ser raybûnî du yasayê berkar li Herêmî Kurdistan ka یاسای ڕۆژنامەگەریە و یاسای مافی بەدەستهێنانی زانیاریە، بەڵام تاوەکو ئێستا ڕێگەریەکان بەردەوامە لە ڕۆژنامەنووسان و لە گەیاندنی زانیاری پێیان و جیاکاری دەکرێت لە نێوان میدیاکاندا بەگشتی دیارە کۆمەڵک میدیا کە سەر بە خۆیان یان لە خۆیان نزیکن یان سێبەری خۆیانن بە تەواوی لە هەموو زانیارێک پێیان دەدرێت و هەرچی بیانەوێت و هەر لێ دوانێن لە هەر شخصێک بێ پێیان دەدرێت، بەڵام کۆمەڵک میدیا بە تەواوی ڕێگریان لێ دەکرێت تەنانەت بڕۆنە دامەزراوەکانیشەوە. ئەم کابینەی ئێستا کە 3 ساڵە دەست بەکارەوە بە زەقی و بە ئاشکرا بێباکانە جیاکاری دەکات لە بێدانی زانیاری لە دەستگایەکە بۆ دەستگایەکی تر بە تایبەت لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە ئەمە بووتە بەربەست بووتە جاری وایە زانیاریەکان تاوا ناگاتە هاوڵاتیان و خودی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جۆرە ڕێگریانە دەکاتن. ئەم باسی ئەوەش ناکەن لە هەر ڕووداوێکی دیکە لە خۆپیشاندانەکان ئێمە لە هەولێرین کە کاتێک موشەکە دەکەوێت ئەو هێزە ئەمنیەکان ڕێگری لێ دەکەن کەلوپەلەکانت دەبن دەست بەسە کەلوپەلەکانت دەگرن. بەپێی راپۆرتەکەی ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان بێت لە شەژمانگی ڕابردوو پێشێلکاری بەرامبەر با 140 ڕۆژنامەنووس ئەنجام دراوە. دهۆک پشکی شێری بەردەکەوێت با تۆمارکردنی 28 حاڵەت و لە دوای ئەویشەوە هەولێر دێت بە 27 حاڵەت. لە کۆی ئەو 140 پێشێلکاریە دوو ڕۆژنامەنووس دەستگیر کراون و 29 حاڵەتی شکاندن و دەست بەسەرداگرتنی کەلوپەلە ڕۆژنامەنووسیەکان تۆمار کراوە. لە راپۆرتەکەشدا هاتووە بەرزترین دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانە با پێشێلکارترینیان تۆمار کراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.